کە لەبەر سەلامەتی خۆتان و خێزانەکانتان گەڕێنەوە ماڵەکانی خۆتان کاتان لێدین هاوکارمان بن. کۆرۆنا جارێکی دیکە بە تەواوەتی مارکێت و دووکان و پازاڕ و نانەوەخانەکانی لە شاری سلێمانی داخست و بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی ئۆتۆمۆبیل و پیادەش چووە بواری جێبەجێکردنەوە. وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لە مەرمەترسیەکانی بڵاوبوونەوە و تەشەنەسەندنی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ماوەی 48 سەعات تەواوی بازاڕ و دووکان و مارکێت و نانەوەخانەکانی داخست کە لە چەند ڕۆژی پێشووتردا ببووە شوێنی کۆبوونەوە و گردبوونەوەی هاوڵاتیان و بە مەشمەترسی بڵاوبوونەوە و توشبوونی هاوڵاتیانی زیاتر لێدەکرا و لە پاڵیشیدا بڕیارەکە هەموو مۆڵەتەکانی ڕێگەپێدانی بە ئۆتۆمبیلی لە پێشووتردا هەڵوەشاندەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی پابەندنەبوونی بەشێک لە هاوڵاتیان و شۆفێران خەریک بوو جارێکی تر قەرباڵەخی و کۆڕ و کۆبوونەوەی هاوڵاتیان لە تەواوی شارەکانی هەرێم دروست ببێتەوە. هەر ئەمە شوای کرد حکوومەت بڕیارێکی کتوپڕ و لە ناکاو و تونتر لە هەنگاوەکانی پێشووتری بنێت لە پێناو پاراستنی سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان تا ڕێگە بگرێت لە هەموو دەرچوون و جوڵەیەکی هاوڵاتیان لە ڕێگەی پیادە و ئۆتۆمبیلیشەوە. هاوڵاتیانی بەڕێ داواتان لە دەکەن نەماڵەکانتان بمێنەوە پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بن. ئەگەرچی تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە تەنها ماوەی چەند هەفتەیەکیان لە بەرچاوڕوونی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان دانابوو، بەڵام هەڵکشان و بەرزبوونەوەی ژمارەکانی توشبوو بە ڤایرۆسەکە ئەمە وای کرد پلانێکی تۆکمەتر و تونتر لە پێشووتردا بنرێت تا هاوڵاتیان ناچار بکرێن لە پێناو پاراستنی تەندروستی خۆیان و خێزانەکانیاندا لە ماڵەکانیاندا بمێننەوە و دووکان و بازاڕ و مارکێت و نانەوەخانەکانیش دابخرێت. ڕێگەش بە هاتوچۆکردنی هیچ کەسێک نەدرێت لە ڕێگەی ئۆتۆمبیل و پیادەشەوە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.